باشە وڵا کەواتە بادام باسی ئەو سێ وڵاتەمان کرد و چوویتە ناو بابەتی چەکەوە حەزەکەم بزانین ئەم سێ وڵاتە لە ڕووی هەواڵگری لە ڕووی ژمارەی ئەتۆم ژمارەی تیارە ژمارەی سەرباز و هێزی ئاسمانی و هێزی دەریاییەوە چیان هەیە؟ ئەگەر با بڵێن هەر سێ وڵاتەکە سە کۆ بکەینەوە لە ڕووی چەکداریەوە ینی ئێستا کە ئامادەی بڵین سەرباز کە هەیە بێ ئامادە بێتن زیاتر لە 600,000 چەکداریان ئامادەیە بۆ شەڕ بەبێ ئەوەی مەشق ببینێ و بڵێ احتیاط ڕابچێشێتن بە هەرسێکیانەوە بە هەرسێکیانەوە. ئەگەر بێ لەسەر تورکیا یەکەم وڵات تورکیا زیاتر لە 1200 فڕۆکەی هەیە جەنگی بە هەموو جۆرێک ینی بە بار هەڵگر و ئەوانە 1200 هەیە هەرچەندێ فڕۆکەکانی F-16ەکانی مەسەڵەن بڵین لە بلۆکە کۆنەکانە لە بلۆک C32 ئەوانە بێتن بەڵام زیاتر لە 1200 هەیە دەوری 1240 هەیە بەس لە فڕۆکەی جەنگی تۆ ناتوانانی ستاندەرد بڵێ ئەوەنەیە فڕۆکەیە کەوێتە خوارەوە فڕۆکە هەیە تێکە چێتن ئەگۆڕدرێ ینی ژمارەکە بەڵام لە 1200 بەبانەوەی هەیە 1300 تانکێ بێت تانکەکانی لە جۆری ئاڵتای کە خۆی دروستیەکە هەرچەنێ نەچۆتە شەڕەوە تاکو ئێستا بۆی ئیسباتی بکە کە تانکێکی باشە بەڵام لیوباردی هەیە لیوبارد پێنجی هەیە لەگەڵ باتۆنی هەیە نێزیکەی 5,000 زری پۆشی شیە بێتن کە هەیەی جگەلەوە خۆی موسەیەرا دروستەکاتن و وەرەگرێ لە وڵاتانی ترە ئەمە هێزی تورکیایە یان زەمینە لە جیهانە دەوری 51 میلیارد دلار میزانی عسکەریەتی ساڵانە. دێیتە سەر پاکستان پاکستان لە جیهانە سوپاکەی چواردەمینە یان زەمین نییە چواردەمینە لە جیهانە دێتن میزانی زۆر کەمە 10 میلیارد و 800 میلیۆن دلار بێت ساڵانە لە چاو تورکیا هیچ نییە کە 51 میلیۆن زۆرە بەڵام لەبیرت نەچێ وڵاتێکی ئۆتۆمیە 125 بۆمبی ئۆتۆمی هەیە ئیتر ئەو 125 لە جۆری تەکتیکی و استراتیژی و منەڵە بۆ ئەوانەی هەیە بەکای دایناوە بەڵام پاکستان لە هەواڵگری پێش تورکیا و سعودی و ئەوانەیە یعنی بڵێ جیازی هەواڵگری مخابراتی پاکستانی دەرەجێگە شەڕیش کاکتوانە بە هەواڵگری ئەیبیتەوە مەڵێ ئەم هێزە بەرامبەرم زۆر لە من بەهێستر و چەکی زیاترە بەڵێ ئەتوانی بە هەواڵگری بە پلان بیرروخێنی و سەرکەوتن بەدەستبێنیتن. دێیتە سەر سعودیە سعودیەش هەروەها 1200 فڕۆکەی هەیە نێزیکەی 210 فڕۆکەی لە جۆری F-15ە سترایک ئیگڵ بە هەر چوار مۆدێلەکەی ینی بڵین SA و S و D دیەکەی ئێستا ئەوێ بڵین XE-ەکەی وەربگرێتن سترایک ئیگڵ بە ئاخر نوسخە بەکاری دێنێ جگەلەوە تایفۆنی هەیە ئیرۆفایتەر فڕۆکەیەکی زۆر زۆر باشە بەڵام لەبیرت نەچێتن تورکیا و سعودیە هەردووکیان ڕافاڵیانەوێ ڕافاڵی فەڕەنسییانە داوایان کردووە ڕسمی ڕافاڵیانەوێتن جگەلەوە تورکیا جگە لە ڕافار داوای تایفۆنەکە تایفۆن کە سعودیەتی ئیرۆفایتەرەکە کە وەربگرێتن ئەمانە داواکاریەکان ئەمەیە بۆی هێزەکانیان زیاتر بکەن. دێیتە سەر پاکستان فڕۆکەکانی پێکاتوە لە جۆر لە سێ فڕۆکەی سەرەکی ئەوەی ڕاستی بێتن F-16 GF-17 کە خۆی دروستیەکاتن لە شێوازی F-16 دروستیەکاتن GF-17 و تاکو وڵاتان ینی هەیە داوای ئەو فڕۆکەیان کردوەیە چێ لەوانەش عێراقە ڕنگ بێ ڕێک بکەوێت دوای ڕافاڵ ئەگەر نەیدەنێت GF-17 پاکستانی بکڕێتن لەگەڵ فڕۆکەی کۆریا. دێیتە سەر فڕۆکەی دووەمی G10 چینیەکەیە کە بەکاری هێنا لە شەڕی چوار ڕۆژەکەی وەکو باسمان کردبوو ڕافاڵەکانی خستە خوارەوە بڵین جیدەی سینی هەیە ئەوە بەکاردێنێتن ئەم جسێ جۆر فڕۆکەیە بەکاردێنێتن هەرچەندێ فڕۆکەی جەنگی پاکستان بە کۆی گشتی تەغە 320 فڕۆکەی جەنگی هەیە بەڵام بە کۆی گشتی بڵین بە فڕۆکەی باڵ هەرگر و ئەوانە ئاگاتە نێزیکەی 1400 فڕۆکە لەبەرەوە ینی چەکەکانیان ئەمە هەمویان بوو بەڵام لە ڕووی ڕێزبەندی باڵادەستیەوە لەم سێ وڵاتە کامیان لەو دوانەی تر باڵادەسترە وەکو هێز بڵێ وەکو هێز ئەگەر بەکاری بێنی بۆ شەڕ تەبعاً تورکیا
بەڵام وەکو باسم کرد پاکستان کەم نییە پاکستان پاکستان هەمە تۆم و هەمە هەواڵگریەکەی بە هەواڵگریەکەی و بە ئۆتۆمیەکەی کەس ناتوانێت خونی بکەوێتن و بەتواناترە تایبەتی لە هێزی ئاسمانی لە بیرت نەچێ پاکستان فڕۆکەوانەکانیان لە جیهانە لە پلەی یەکەما دێن یانی تۆپ 10 بڵێ پاکستانیەکان دێن لە فڕۆکەوانی سعودی و تورکیش زۆر بەتواناتر و بەهێزتریشن بەڵێ پلانی کەمینی ئاسمانیان زۆر سەیرە و یعنی هەواڵگریان دەرەجەیەکە پاکستان بە سعودی و تورکیا ناگەن پێی باشە کاکسەلا لە ڕووی استراتیژی و پاڵپشتی لۆجستیشەوە ئەگەر ئەم سێ وڵاتە تووشی شەڕێک بن و پێویستیان بە هاوکاری یەکتر بێت دوورن لە یەکەوە باشە چۆن ئەو هاوکارە دەگەێنن بە یەک یان دەستیان بە یەک چۆنەگا بەڕاستی خۆی لێرە کێشەکە ئەلەیە لۆجستی تۆ دووری لێکەوە بەڵام تەنها یەک ڕێگایەکت هەیە کە تۆ دەریایە ئەم سێ وڵاتە هەرسێکی لەسەر دەریایە پاکستان لەسەر دەریایە سعودیە لەسەر خەلیجە ئەو خەلیجە هەر باسی نەکەین هەرمز گیراوە جارێ باسەینە بەڵام دەریای سووری هەیە دەریای سووری هەیە و تورکیا دەریای سپیە لەسەر دەریای سپی و ئیجە و مەرمەرە و دەریای قەزوینە هەرچەندە دەریای سپی خۆی گرنگترە بۆ ئەوان وەکو باسیم کردووە دڵی جیهانە ئەللا بە کەشتی بە دەریایە فریای یەکتەویکردن یان بە ئاسمان ئەگەر سێری ئەم سێ وڵاتە بکەی فڕۆکەی باڵ هەڵگر هی نەقڵ ئەگەر سەیری بکەی زەعیفن لێوەی بە ئاسمانە یا هاوکاری یەکتری بکەن سەبۆ نمونە مەسر بڵین ئەگەر بچێتە ئەمە هێزەوە مەسر دوو فڕۆکەی ئلیوشنی ئایئێڵی هەیە 76 وای بیستی چینی ئەوێ بکڕێتن بۆی بۆ هێزی لۆجستی ئاسمانی بەهێز بکە وەکو وڵاتانی تر بەخوەتی بکاتن بەڵام ناتۆی سەرەکی کاکە سنووری هەمووی بەیەکەوەیە هەر لە زەویەوە توانی هاوکاریەکەی ئەمە زۆر زەحمەتە هەتاکو فریایی زۆر زەحمەتە عەمەلەی نەقڵی و عەمەلەی خەرجی پارەی زۆر زۆرە ئەمە تا لێیان وردبیتەوە شتی زیاتر ئەوەسە بۆ نمونە سعودیە کاک سەلامیانی ئەوە دیارە و ئاشکرایە کە پشت بە چەکی ئەمریکی دەبەستێت بەڵام وڵاتانی وەکو تورکیا و پاکستان ڕاستە چەکی ئەمریکی بەکارێنن بەڵام خۆشیان خاوەنی استراتیژێتی سەربازی خۆیانن و چەکیش دروست دەکەن ئەمە چۆن یەک دەخرێت لە نێوان ئەم سێ وڵاتە بەستینی ئەمانە ئاسانە بێ وەکەوە نییە تۆ کۆمەڵە چەکی وڵاتانی دروستکەی هەرچەندێ ئێستاکە ئەم وڵاتانە ڕوو لە چیەکەن ڕوو لە چەکی سینیەکەن هیچین یانی سە باسمان کردەوە پاکستان تۆزە فڕۆکەی چین و بەتەمای G20 نۆک هەردەیەەکە و دوار ڕۆژ بەتەمای 35 و 36 G35 شەبەحیەکان کە بڵین لەنەوەی شەشەمە G36وانە بیر لەوانە ئەکاتەوە بەڵێ ئەتوانن سیستەمێ بەستنەوە هەمویان بێکەوە بەڵام هەروەکو پێتم وت ینی ئەم سیستەمە لە چووە بێتن تۆ وڵاتێکە سنوورت بەیەکەوە نییە دوورن لە یەکتریەوە ئەبێ شۆنێک قاعدەیەکی مرکزیتان هەبێ جگە لە قاعدە مرکزیەکە چێ سەرپەرشتی ئەماکە گرنگ لەمەیە پرسیارەکە کەواتە بەخوا بڵین کۆمەڵی خەلەلیتیایە ینی زۆر خەلەلیتیایە ئایا محەممەد بن سەلمان قبوڵە لە بندەست ئەردۆغان بێتن یان شەباز لە بندەست محەممەد بن سەلمان بێتن یاواتە ئەردۆغان بیدا بەمانە زەحمەت ئەردۆغان خۆی بە گەورەی هەموو داهێنێتن.